ئەحمەو ئەرێ ئاوە چێڵی ناوم لێنێ ئەوە لە شوێ تۆ دەنە هێو ڕەنگە نییە دەتۆ بزانە ڕێکە چی ڕێکە؟ ئەرێ ژنەکە ئەم پەردەیە قابلە چی ڕێکە شێت مەکەی ئەی ڕۆ چیەکەی لەویاتۆ ئەی مورۆکانم پیادا دووری ئەها چەند جوانە ئای دەستە خۆش بێخوا ئەحمۆگیان هەرچیشتی جوانە هەر لە تۆیە ئەی چۆن بابە من ئیشم ئەوەیە وەڵا ئەحمۆگیان ئیشێکم پێو هەیە یا ئەڵڵا خێر ئەحمۆگیان با بچین بە ماڵی باوک وەڵا نایە ئێ بۆ وەڵا دوو پێم نایە بە ماڵی باوکتە ئێ بۆچی نایە بۆ ماڵی باوکم بابەت تۆ خۆ سوور ئەزانی خەسوو خەزورم چارەی منیان ناوێ بەس بلەیان نەوێت نا ئەحمۆگیان بەخۆ وانێ تۆ وا هەستەکەی گورە چی وانییە ئێستش تا ئەزە من بە ئاواتەوەم ئەڵێ مامە گیان چۆنی یەک دنیا سڵاو شتی گەرمە ئەلەن ئەوە چیە وەزە دقی ناکە ئەحمۆگیان ئەخدی لە بەر خاتری من خەیناکە و خاتر و ماتر ناخوات ئەو سڕە کەشفەکەم بزانم بۆ بلەیان خۆشەیە بۆ چاری منیان ناوێت ئەیە سڕی چی ئەی هاووا تۆ خۆ وا هەستەکەی ئەلا کورین هەڵی واسم یا چی چی هەڵواسی ئەمە نەخێر مادەم نایی هەڵی ماوەستا ئەوە هەڵم نەواسی بابێ من دەرەوە ئەو سڕە هەر کەشفەکەم ئەیە ڕۆخۆ بەسەر منا بەجێی هێشت ئەخ تۆ باڵاو بەرز بوو سەمە لێ کوێ دەستمەی گاتیە بلە چۆنی بلە ئەرێ بلە ئەرێک ماڵە بە قڕ نەجینە بنازانین بانگ دەلامیشکەی بەخێر بێ چۆنی باشی چۆنی حەجان لە دەرگاشم نێوت ماڵ ئاوەزاوە بەعکسی خۆی پێکەم برای کاکە تۆ نابێت لە دەرگا بێ ئەمە دنیا هەزار شتەکە وڵای تجای بابێت خۆ بۆ چیتی دەرگایی چۆنی وەزع بەخێر بێ دەمو باس چۆنە والله مەشغوڵی بزنس و کەسابەت و شەحنیە شەحن ئەڕوا کوردی باش قەچێکە وەڵای مشگلەیەکم لێ دێ دەبا لە تیجارەت و شەحن و کەسابەتە مەشی تێکردا بوو نابلە بەکەڵکی تۆنە ئەمڕۆ 50 شەحن گەیشتووە حال یەکسەر ئاگرە کاتەوە بۆچی یەکسەر سەرف بوو چی وێناوە ئادێ بزانم دڵە بۆ چێت ناشێم و بەڕێدەوەی نابێت نەخێر ئەی تیجای سیارەکەی نە ئەی فەرشی ئێرانی نە هەموو کەسە پێویستی دەدەی خێرا منە تەمەڵیت وەڵڵاه نازانمە بێمە شتە مویمە تۆ چی بێ WC غەربی ئەرێ ماڵاوە تخوا WC ئیشە تخوا WC کات تیجارەت و بازرگانیە ئەی تۆ خۆت ئاگانیە لە 2014ەوە تێگەی ئەم خەڵکە هیچ داهاتیشی نییە کەس نانیە بیخوا بابە تۆ باسی چیەکە تۆی لەم شارەیان ناژی لە پشت چیخانۆکە ئێوە نووسراوە WC لە کۆڵانەکە بڕۆسەی کە 200 کە سەرەی کردو خەڵکی ڕاڵیان نییە بیخۆن گورە دەبڕۆسەیەکەی برن ناکەی ڕاستەکەی کورە نەک 200 ژەوەسێ تۆ زانی بۆچی ئەوسن یکایشی منەوە هەر هەمی خەڵکی فەقیر و ڕەشوڕوتەکەیە لە فی هەزاریە خۆن هەمووی چەورە بەرگەی 1 سەعات ناگرن دە تۆ واز لەو مۆزوعە بێنە ئەڵێم بۆ شتێک هاتم وەلات ئادەبیلێ والله بێقینە واسی من واسی والله لی کاکە بۆسی نەنەواسی بەخوای لی کاکە ئەڵێم بەخوای لی آخر نایلێم بەخوای لی والله ئەگەروتم هەڵبەتە من پیاونی دەکەفی خۆت ئەڵێم وەڵام با مۆزوعەکە لا باسکەم فەرموو نازانم هەرچەند سەیرەکەم مشکلی ماڵی خەزورم هەیە من چییە ماڵی خەزوری چیە نازانم 25 ساڵم من زاوای ئەوانم بە ڕوبعی تو احترام ناگرن دوو ڕۆژە بوو بێ زاوایان نازانم چییە دەکاکە بە ناموسم بە چارەک ئەرە ماڵێ بە قوڕنەجێ ڕۆحی بردم ئەوە دەستم ڕاگرتووە بۆ تەوقم لەگەڵان ناکە وازیان دەستم لە تەکسی ڕاگرتووە تۆش کایەکی ماچ دەکەن بە قوربان و بە ساقە دەبن نازانم بۆچی چاری منیان ناوێت تێ ناکەم وڵی چ نەکەن وەڵڵا ڕاستەکەی تخوا تەلەفۆن عەزیزم بیعقلێکە بەم وەختەیکە ئەرە عیب ناکەی هاتووە زەین چیەوە مامەیە خۆ دەبێ بەدەرەوە مامە گیان چۆنی بلە گیان کوێرە بلە بە قوربانێ بێ مامە گیان دەنگ و باس چۆنە لەخوا بە زیابێ بلە گیان لە سایی سەری تۆ لەو خوایە بە زیابێ زۆر باشین یەخوا هەر باش بی مامە گیان قورب دەستێ ماجەکەم بلە گیان بەخوا بیر دەکەین ئەی مامە گیان من چارێکی لەو پێش لێ بووم ئەو کەڕۆ چارێکێک کورە جار ڕۆڵە بەخوا 5 دەقەمان بە ساڵێ لێ ڕۆ ئەمەمە و بیرەکەین ئێ مامە گیان گیانی مامە دەستێ خۆش بێ بایعەکە و نەقڵ کردووە بەسەری بلە کابرا خۆی بایعەکەمان بۆێنێ بۆ ماڵەوە ئەی من لە خزمەتە مامە گیان من چی مۆگری بایعی چییە کوورە دڵم لە ڕێگاتە جا مامە گیان شتیکەشم بۆ کردیت ئەوە بلیت و فیزە و تایارۆ هەموو شتێکیش حازرە یەک هەفتەیتر لەگەڵ خەسوو گیانە بەرەو عەمرە بەڕێگەون عەقلەش ساخ بێ ڕۆڵە یعنی تکتەکەشێ بۆ بڕیوین کوورە من لە خزمەتە مامە گیانە جاوە یەک شتیکەش بۆکەم ئینشەڵڵا پێش سەفەرەکەتان بۆ عەمرە کامل ماڵەکەشتان هەمووی بۆ بۆیاخەکەم ئەگەر ڕۆڵەخوا لە ئێمە نەسەنگێ و ئەمسالێ زیابێ ئەحە بە ساقە بێ باشە مامە گیان دەستی ماجەکەم دەی خوافیز خوا لەگەڵ
خافز دەیخوا حافیزێ بێ ڕۆڵە ئاگان لە خۆ بێ ئەوە زاوایە بەخوا تامی دەکوڕێ ئەو درێژە سوورە زاوای ئەمری نەمینێ بۆ چ کورە و زاوایە؟ با بڕوە طبعا لەگەڵ داوای لێبوردن بۆ ڕسەی ئەخی نانا جملة نبو شبكة قطع يارية كرسي نانا جۆ لێ بوو جملة نبو نانا بەخوا جۆ لێ بوو أنا بابا جملة نبو أي هوا نانا جۆ لێ بوو لا حول ولا قوة إلا والحاصل يا سزاني يعني خليك بوم درك مجموعة شلة ميشك معايا بلا برخصتي خوت ئەبێ ماڵی ئاوا بێ ماشەڵڵا لەو ڕۆشن و چەند خۆشە پیشە خاتم دە و چای بخۆ باسار نەبێتەوە ئەرە دەخەریکێن بامێن بۆ زستانەوە لە خۆشە وشکی کەی کورە دەلای بۆڵام من هەموو ژیانم ختووکە یەکە بامێ بینم ئەڵێم جەعفەر بەک جا تۆ حەزی لە پەڵپینەیە ئەم شەو ئاگار لە خۆ بۆ شڵپۆ هۆڕا هەمووسکە دەچوو ئەوە هیە و نیسکێنێ بوو ئاوایە غازات پێیاکە جۆشی مێ من ئەڵێم پەڵپینە تۆش خڵەفاوی پەڵپیناڵێم گوێ السلام عليكم عليكم السلام بخير بيش أحوالتان شوني أحا ماما جعباشي ولا كرم توزي عقل ماما جعايتي بلا ماما جعفر أموج نبشة تو باشي شكون كل الرولا بلا من بيلم برشن خاتون أموج نبشة شي أخو ما بشيلانية نكبت ماما من أمي توزي وردودة بكريم ولا قلتانا هنا شيا بيستوما بويا خوشتكن بۆیاخ نەکەن بۆتانەکەم بە ئەسترۆپۆڵ و بۆتانەکەم بە مەڕمەڕ دیوی دەرەوەی باشە؟ ئەسرۆپۆڵتیە لە بۆیاخ زۆر مهمترە مامە زۆر جوانە نەوازی لێ بێنە بلێ گیان بۆ مەکە بلەیکە جۆ لێ بوو ئەی موبەریدەکەتان پۆشوشتی نوقسان نییە بۆتان چاکەم هەمووی بلە چاچی کردووە سبریدەکەتان پیس نییە پاکی کەمەوە پێویستمانێ بلە گیانی زاوم بۆ کا بە قوربانی بمەوە زاوایە بیستومە ئیشەڵا لەسەر خێر ئەمراکەن خۆ قبوڵیکە بەڵام ئامان نەکەن بلیکی تیارە ببڕن بە $300 بێ من بە 200 بۆتانێنم هەموو کۆمپانیەکان برادەرمە بلە گیان ئەوەشی بۆ بڕێوی بڕیوێتی قوربانی بە ئەڵێ مامە ئەی فەرشوشتان نییە بۆ تام سوم بیمە من سەربان نەخێر بلە هەمووی بردووە هەمووی بردووە هەمووی ئەی باشە ئەی هێنا چی پێڵێن باشە بایعەکە من خۆتانەزان وەزعم باشە بۆچی کەوەرم گر بۆتان نەهێنم بۆتانێنم لە بۆ دووە مەهێنە بلە هی خۆمانە هێنێت ئەی بلە ئەوەشی کردووە باڵێ ئەی ناتانێ وەکو نیەرە کەر بۆتان بزەڕێنم باڵێ مامە جەعە کورە دەبڕە ئەمرت نەمێنێ ئەحەسووری درێژ ئەی هەمی زاوایە بلە زاوایە بە قوربانی بمخوا دەستگرێ بە باڵێەوە ڕەبی خوایە تەمەنی ئەحا هەڵگری بیخێتە سەر تەمەنی بلە باشە جعفەر بە تەلەفۆنێ بۆ بلە بکە بیریەکەم بە ساقەی بمات دووسێ دەقەشە کورە بەخوا بلە پیاوە پیاوە ئای بلە 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 ئەمە بلە هەلەو بلە گیان چۆنی ئەلۆ دایکیان باشی بەس تاقە بم دایکیان تۆ چۆنی ئەحواڵە شکر باشی باوکم چۆنە خۆت چۆنی باشی بارم دایکیان ئەوە چیەکەی ئەڵێم دایکیان ئەوە بۆچی من و ئەحمە بانگ ناکەی دیتر پێمان خۆشە بانگمانکەی خۆشترە لەبەر ئەحمە توخوا بە حەز ناکەم زوو ئەوانکە پێم خۆشە بانگمانکەی ئاوا ئاخی دایکیان نەزانین چی بەستخوا با کەسی لێ نەبێ بەس خۆم و ئەحمە بین ئەمە قسەم کەسی کە بانەیەت دە باشە دایکە گیان زۆر زۆر سپاس قوربانە بم دایکیان دە باشە دەی خوان لەگەڵ بێ دەست خۆش بێ خوا حافیز ژنەکەەوە چێ بوو قسە لەگەڵەکەن ئەوە دایکم بوو یا الله خێر وەڵا ئەحمەدیان و دووسێ جا تەلەفۆن بکە ئەڵێ وەرن بۆ ئەوێ بۆ نان خواردن بۆ کوێ بۆ ماڵی باوکم وەڵا نایم ئەرێ دیسانەوە وتیەوە وەڵا نایم بۆچی نایی ژنەکە تۆ زۆر سەیری خەڵک بە زستان یەک جاو لە ساردا وتم نایم یعنی نایم ئیدا ئەحمەدیان دووسێ جا تەلەفۆن بکە آخر ئەڵێ وەرە ژنەکە تۆ زۆر سەیری من بێم بەرامبەر بلە دانیشم ها نا بڵێ چی ئەم جاریان بەس خۆمانی وەرە باباڵێ میگبی کرد پێشێمە خۆی پیاکەەوە بە جدیتە نانا دڵنیا ئەم جاران دایکمتی بەس خۆت و ئەحمە شتێکی ڕەش بەرامبەر بێ بڵێمەوە کێ بڵێ وەڵا بلێ دانیشم بەرامبەر بلە نا ئەحمەد گیان دڵ نییە بەکە کەسی لێنە بە تایبەتی ئەویشیە لێ نییە ئازاین چۆن نایم یعنی نایم ئەحمەد گیان دەوت دووسێ جا تەلەفۆنیان کردو دایکمە ڕڵێ ئەر خۆت و ئەحمە ئەبێ بێنێ کەسێکی لێ نییە ئێ باشە ژنەکە وا من چووم و بلە لەوێ بوو نا بڵێ چی کەسی لێ نییە بەس من و تۆی بان کردووە آخر تەکید تەکید
ئەی دەگەروا بیم دە باشە بەستا مامە جا خۆ بگرەوە هاتی ئەیە ڕۆجە ئەی چیەوەچێت تۆ زیاترامی ناکرێت ورە دە ئەمەوێ بکرێمەوە لەگەڵێ ئەو ناکرێتەوە مامە جا ئەی چیایی بشووری واقسە مەکە ئەحمەدگیامی خۆ واللهی ناسکەم مامە ئەمە کوردی خۆمانە ناڵە ڕۆڵە هی و خوارەیە ئەێ مامە ڕاستاڵن گەرمە شامی لەو خوارە پێڵێن کوڵک گوڵە کابان وڵی خۆێستا بە نێر و میوە هەمووی ئەم گۆیانیاڵە گەرمە شامی لەم خوارە پێی دەڵێن گوڵە کابە ئاوای تر رازەکەی مامە ناخوا دەستی خۆش بێ یاخوا خۆ دروستە کردووە نەوەڵە کور ئەحەوە تۆ کەی ئاقڵەبی کوڕم ئەوە کەی ئیشی منە ئەوە ئامۆژنە دروستیەکە ئامۆژنە پشە وتەوە پشە پشە عی بە ڕۆڵە ئەوە خات و پرشنگە واللهی باشە چی وتووە تۆزێ دەمەتەڕ ناکەی مامە ئەی پەردا خێشتی خۆ بزن نیمە کوڕە کوڕی باوکم ئێمە مە فۆلکلۆری کوردیە ڕێک بە مای خۆینەوە کوڕی باوکم عافێتی باوکمە بنەوە بەوەی خواتەوە ئەحمەدگیان لەگیان لێرە بۆ پەرداخێنە بۆ ساقی ئێڕۆڵە کچمەوە تۆ بۆ دیارنیت وڵی باوکەگیان بڵم چی بەخوا ئەحمە نەگلی لێتان هەیە واللهی مامە ئەزانین چۆن من بەجددی پێچ زۆر خەوت لە مامم گەیشتە بووم من ئەمزانی بەس چارەی بلەتانەوێت و منتان ئیهمال کردو هەر ئەوتان خۆشەوێ بەڵام بەڕاستی نەمزانی ئێوە جیش شەخر و ئەم شەخر و شانازی فەخر و شانازی منن کەوا تۆ مامیت و ئەویش ئامۆژنە پشەیە دایکێکیان دەدڵی مەگرەوە لە خۆشەویستیایە ئەمەوێ بکرێمەوە لەگەڵتانە ئەمەوێ خزمەتتان کەم مامە مامە من زۆر خەجاڵەتی لای ئێوە من بە غەڵەت تێگەشتم ئەوە تا بەم داوەتەی کە ئاوا خەراتانە بە خصوصی داوەتی ئێمە بکەن بۆم دەرکەم کە منتان خۆشەوێت کۆرە چۆن تۆمان خۆش نایە ئەحمەد گیانەوە تا خەسوو بە خصوصی داوەتی وەیەوە سەلام عەلەیکوم عەلەیکوم ئەسسەلام بەخێر بێن بلە گیان ئەی بەخێر بێ الله لەو تامی ماچە بەخێر بێ پێی گیان بەخێر بێ باشی کچەم چی برا دەبڕۆ لە ئەودانیشم ناچم بۆلو هەر ئەڕۆینێم وەرە ناڕم نەخوا کەس ناڕە ئەحمەد گیان ئاماژن تۆتە بەزێوە داوەتەنەمە عیبە ئەمەی نییە ڕاستەکە دایکە کوڕم فڕقتان چێمە ماڵی باوکی هەمووتانە کاکە جەعالە کەس داوای خۆی دەرکردووە تا ئێستا ئەرە وەڵام مامە تا ئێستا سەد جامێنە دەرکردو بەس خۆم بێشعورم نیەمەوە کوڕە دەواز لەو مەوزوعانە بێنە ئەلە بلە گیان ئەمڕۆ چەنی مانگە کوڕم ئەی مامەجیان بێ قەزاوێت تو ئەزانی بیرم چووە بەس باوەڕ قەنەعەتێ بەوە مەعاشەکە تۆزە تاخیر بوو بەیانی دوو بەیانی کە مەعاشمە نەگر لە داوامەوە ناڕۆم ماڵەوە ڕێگەم بۆ ئێرە سەم بۆ تۆ دانەوە سەیش بۆ خەسووجی ئای خوانەی بڕێ خوارە ئێمە نەسەنگێ پام جانۆی کە پێم وتی باشینە مطبەخ چکە ئەزانم خەسوو خەزوو خواردنی ئەمەیان پێ خۆشە چی خواردنی خۆشیان بۆ باشە بەس باڕۆ تۆزێ ئینە خوێی زۆر لەبێت لە بەزەختەکەی من و دایکی باشە کچەم دەی کچەم یەخوا خوانەتان بڕێ ئاحەدجان هەڵە بشۆڕێ ئاو ناخۆی ئاحەد دەمە ناخۆم ئێستا سڕەکەم بۆ دەرکەوت ئەزانم بۆ ئەمەیان خۆشی و چاری منیان ناوێ مەسەلە ئەهینەکەیە مامە گیانی مامە ئەوە بلەی زاوە ماگانەی چەند بۆ بڕینەوە ئێوە وەڵا ڕۆڵەوەی ڕاستی بێ سۆ بەیا بە من و سەیە بە ئامۆژنە یاخوا ئەمری نەمنەجات خواوە زاوایە ئەو لەشەی کرم تێیە من بڕیارم ماوە مامە نەک هەر بڕیار خەراری ژەیەم ماگانە دوو وەرەقە بۆ تۆ دوو وەرەقە بۆ ئامۆژنم ئەوە ئێستا ئەم مانگە بینم مامە لێو عازەبم مامە من وەریگرە ئەی تێم گەێنە بزانم مامە حالیەن لە من ڕازیت وەڵڵاهی چییە کۆتر لێ بەڵا بووە نەوەڵڵا ئەزانی ئەزاین چووەنا ئەڵێ من چەند لە تۆ ڕازیم خواژەوەمە لێو ڕازی ئەمە قسەیە سەی وەکو بلەش بە قوربانی یەک دەقەوت چۆنەوە سڕەم کەشف کرد بەخوا پارە سەگە دەبخۆن